لە ڕاستیدا ئێمە وەک پارتی وڵات پارێزانی کوردستان وەک هێزێکی نەتەوەی ڕۆژهەڵاتی کوردستان سیاست و ئامانجی ئێمە یەکگرزی ناوماڵی کوردە و حەولدان بۆ دیالۆگ و پەیوەندی لەگەڵ هەموو هێزە ڕەسەن و نەتەوەیەکانی هەموو بەشە جیاجیەکانی کوردستانی لە لەتودا بەشکراودا و یەک لەو حیزبە ڕەسەن و یەک لەو هێزە ڕەسەنانەی کە لە گۆڕەپانەکەدا زیاتر لە 56 ساڵە ینی لە 5 خەبات و تێکۆشان هەیە پارتی دموکراتی کوردستانی سووریەیە و لەسەر ئەساسی بەرژەوەندی نەتەوەی پێمان باشە ئێمە وەک پارتی وڵات پارێزانی کوردستان دیالۆگمان هەبێت لەگەڵ برادرانی پارتی دموکراتی کوردستان و هەروەها پلاتفۆرمێکی کوردستانی بینینە ئاراوە وەک هاوپەیمانیەک لە هەردوو بەشی ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر بەرژەوەندی یا بڵێن بنەمای بەرژەوەندی نەتەوەی کە بتوانین کاری هاوبەش و گوتاری هاوبەشمان هەبێ. ئەم دیداری ئەوڕۆژ بۆ ئێمە زۆر گرینگە وەک هێزێکی نەتەوەی و خەباتکار و شۆڕژگەر لە ڕۆژهەڵاتی کوردستان حەول دەدەین بۆ گرزی ناوماڵی کورد و بۆ پتەوکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ هەموو هێزولایەنەکانی بەشەکانی کوردستان. ئەوڕۆ سەردانی ئێمە لە ئاست مەکتەبی سیاسی بۆ ینی لە ئاستی باڵا بووە هاتوون سەردانی برادرانی پارتی دموکراتی کوردستانی سووریەمان کردووە. بێگومان ئەم سەردانانە دەبێت بەردەوام بێت دیالۆگە بێت پەیوەندیمان هەبێت و ئێمە داوای پلاتفۆرمێکی کوردستانیمان کردو ینی واتە هاوپەیمانیەک بینینە ئاراوە. ئەمەش پێویستی بە دیالۆگ هەیە پێویستی بە کاتی زیاتر هەیە کە دانیشین لەسەر خاڵیا خاڵهایەک بتوانین ڕێککەوین کە ئەم پلاتفۆرمە بکەین وەک مەکانیزمێک یا پرۆتۆکۆڵێکی کوردستانی لە نێوان پارتی وڵات پارێزانی کوردستان و پارتی دموکراتی کوردستانی سووریا بەکردەوە پراکتیزە بکەین و کاری بۆ بکەین. دیارە ئێمە وەک هێزێکی نەتەوەی دەرگای دیالۆگ ئەمڕۆ لە سەردانەکەشدا هەر باسمان کردووە. یەکەم شت داواکارین هەموو هێزەکانی هەموو بەشەکانی کوردستان دان بە خۆیان دابگرن و دەرگای دیالۆگ دانەخن بە دیالۆگ و وتوێژ و دانوستاندن کێشەکان چارەسەر بکردرێ و ڕێز لە سەروەری سیاسی و مێژوو خەواتی ئەو حێزولایەنانە لە هەموو بەشەکانی کوردستان چ لە ڕۆژهەڵاتی کوردستان چ لە ڕۆژئاوای کوردستان بژیرێ کە 56 ساڵە خەباتیان هەیە خاوەن مێژوون خاوەن ئەزمون و خاوەن شەهیدن. واری ئێستا من لەگەڵ جەنابەت قسە دەکەم بە سەدان تێکۆشەری ئەم حیزبانە لە بەندیخانەکانی ڕژیمەکانی سووریا و ئێراندان و سیاسەتی پامانخوازی و سڕینەوە چی دیکە لە گۆڕەپانی کوردیدا لە ئەدەبیاتی کوردیدا و لە شەقامی کوردیدا لە بیرروڕای گشتیدا وەڵام دەرنابێت و بۆیە هەر لە ڕێگای تەلەڤیزیۆنەکەشتانەوە داوە لە برادرانی پارتی کرێکارانی کوردستان دەکەین پێداچوونەوەی بەسەر جۆری سیاست و خوێندنەوەی خۆیان بەرامبەر بە ئەحزابی هەموو بەشەکانی کوردستان بە تایبەتی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستاندا بکەنەوە و بیر لەمە بکەنەوە کە ئێمە نەتەوەیەکی 56 میلیۆنی لە دەتودا بەشکراوین. پێویستیمان بە یەکگرزی هەیە پێویستیمان بە گوتاری نەتەوەی هەیە پێویستیمان بەوە هەیە کاری هاوبەشمان هەبێت نەگەوەی کە هێزێکە چەند لایەنێکی دیکە پەیدا ببنە کۆسپ لەسەر گەشە و لەسەر بەرحاڵ یەکگرزی ناوماڵی کورد و کێشە بخۆڵکێنن لە هیچ بەشێکی کوردستان بە زمانێکی نەرمونیان واتە بە ڕێزەوە لەگەڵ یەکتر بدوێن دیالۆگمان هەبێت پەیوەندیمان هەبێت پێما بێ سەیری هەموو ڕوودا و گرنگەکانی جیهان کە شەڕی ماڵوێرانکەری جیهانی دووەم کە کرا ئەو هەموو شەڕەکرا کوشت و کوشتارەکرا ئاخری هەڵە ڕێگای دیالۆگ چارەسەرکرا. بۆیە ئێمە وەک نەتەوەی کورد خوشکبرایانمان لە هەموو کوردستانی گەورە ئاگادار دەکەینەوە دژایەتی هیچ هێز و لایەنێکی کوردستانی ناکەین خۆمان بە برا و پشت و پەنا و کەسوکاری هەموو هێزەکانی هەموو بەشەکانی کوردستان دەزانین بەڵام لەگەڵ ئەوەشدا داوا لە پارتی کرێکارانی کوردستان دەکەین هەروەک چۆن حیزبەکانی دەکات بەڕێز و احترامەوە باز لە مێژووی و خەباتی پارتی کرێکارانی کوردستان دەکات ئەویش پێداچوونەوە بە سیاسەتەکانی خۆیدا بکات نەبێتە کێشە و ژانە سەر بۆ باشووری کوردستان بۆ ڕۆژاوای کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانیش لە داهاتووشدا و لە ئێستاشدا پێمان وایە و پێمان باش و دروستە دەرگای دیالۆگدا نەخدرێ و هەر کێشەیەکەیە هەر بابەتێکەیە لە ڕێگای دیالۆگەوە چارەسەر بکردرێ. بابەتێک کەشکە بەلای ئێمەوە زۆر گرینگە ئەوەیە کە لە ململانەی حیزبیدا بەداخەوە چەند ساڵێکی ئێمە سیر دەکەین بەهۆی ئەم ململانە حیزبیانی کە لە هەموو بەشەکانی کوردستانەوە هاتوۆتە ئاراوە ئەدەبیاتێکی زۆر ناشرین لە نێو خەڵکدا بۆتە باو بە تایبەتی لە نێوان ئەندامان و کادر و پێشمەرگە هێزەکاندا کە بێڕێزی و سوکایەتی بە ڕەمزەکانی نەتەوەی دەکردرێ بە خوێنی شەهیدان دەکرێت بە سەرکردەی نەتەوەی یا بە سەرکردەی حیزبەکان دەکردرێ. ئێمە تا سەر ئێسخان لەگەڵ ئەوە نین و دژی ئەم بابەتین داوای وشیاری نەتەوەی لە هەموو گەلی کوردە بەشەکانی کوردستان دەکەین ئاسی وشیاری نەتەوەیان لەسەرێ بێ ئێمە یەک نەتەوەین سەدان ساڵە داگیر و لە لەت کراوین بۆ گەیشتن بەسەر بەخۆی بۆ گەیشتن بە ئیستقلالی خۆمان پێویستە یەک ریز و یەک گوتار بین لەم پێناوەشدا پارتی وڵات پارێزانی کوردستان ئامادەیە
هەر خزمەتێکی یا هەر ئەرکێکی پێویست پێدا یا ئەوەی کە لە دەستیدا بێت چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی کردداریەوە لە هەموو بەشەکانی کوردستان بامانجی بگەێنێت.